بۆ داوای مافی خۆیان گرد بوونەتەوە. ڕزگاربووانی شاڵاوی بە ناوەنفالی هەڵەبجەن دەڵێن 37 ساڵە بە دوای مافەکانیاندا ڕادەکەن و تا ئێستا یاسایەک نییە پشتیوانیان بکات و منحە و ئیمتیازاتیان دابین بکات. پێچەوانەی هەموو چاوەڕوانیەکان نائومێد بووین و ئەم جارەش زیندانیانی سیاسی و ڕزگاربووانی ئەنفال بووینەوە قوربانی وەک ساڵانی ڕابردووی هەموو کابینەکانی حکوومەتی هەرێمی کوردستان. بەڕێزان جەنابی سەرۆک وەزیران، ئێمە لە پێناو نەتەوەیەک 182,000 قوربانیمان بەخشی، تا ئێستاش لە چاوەڕوانی هێنانەوەی ڕووفاتەکانیانین. بەڕێزان 6,000 کەسمان ڕزگار بووە، دەیان کەسمان لە زیندانەکانی زیندانی سیاسیەکانی هەرێمی کوردستان کەوتنە بەر پەتی سێدارە و دەیان گەنجمان گەنجەتی خۆی لە زیندانەکاندا بەسەر برد. لە دوایین کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیرانی ماوە بەسەرچوو هەرێم کۆنووس ئامادەش کراوە کە منحە و موچەکانیان هاوتای زیندانیانی سیاسی عێراق بکرێت. کۆنووسەکە وەک خۆیان دەڵێن لە بەردەم سەرۆکی ئەنجومەنی وەزیرانە و چاوەڕوانن واژوو بکرێت، بەڵام نایشارنەوە تەواو بێیوا و بێئومێدن. ئێمە ئەوەندەی کە بە دوواداچوون بۆ ئەم یاسا و جێبەجێکردنی ئەم یاساکەین ئەوەندە مەشغوڵ و سەرقاڵی ژیانی ڕۆژانەی خۆمان نین. یعنی ئێمە بۆ منحەیەکی 250,000 کەوتە میحنەتێکی زۆر گەورە لە وڵاتە لەم شارە. 37 ساڵە یاسای جێبەجێ ناکرێت لەم شارە، تاکە جێبەجێ ناکرێت. بۆ ناکرێت ئەو ئومێدیکەوە هەمان بوو هەفتەی پێشوو ئەنجومەنی وەزیرانی حکوومەتی هەرێم دانیشت کە گوایە سەرۆکی حکوومەت ئیمزای ئەو ڕێکوتنە بکات لەگەڵ عێراقا کراوە لە ڕێی وەزارەتی شەیدانی هەرێم و لەگەڵ دەستگای زیندانی سیاسیەکانی عێراقا بێئومێدانکردنی بەڕاستی. بۆی ئێستا داواکارین ئەوە جێبەجێ بکرێت، ئەو ئیمزا بکرێت، ئەو ڕێکوتنە بچێتە بۆ جێبەجێکردن. وەڵڵا ئێمە زۆر ماندوین، ئێمە مناڵ بووین ئەو کاتە بەس بەداخەوە ئێستا هەمووان بووین بە نەنێ و باوە، یعنی حکوومەت تاکەمی شاکە هەزارەهامان هەیە بەو خەفەتەوە سەری ناوەتەوە. یعنی حکوومەت بووە ئەم چوارشەمە ئیمزاکەی بۆ ئێمە بکردایە بۆ نەیکرد. ئیتر ئێمە ئەگەر ئێستا هاتوون کۆبووینەتەوە داواکانی لە حکوومەت ئەو ئیمزایەمان بۆ بکە بە زووترین کار نەکەوێتە بودجە، چونکە بودجە پەسەند بوو ئیتر ئێمە دیسان حسابمانە ڕوە. ئیتر ئەگەر بۆشمان نەکا بەخوا بۆ چواردەی چوار هەڵوێستی تایبەتیمان ئەبێ. ئەمانەی موچەکەمان هاوتە بەغا بکرێت، هیچ سەرێشەی لە کۆڵی ئەوانە بێتەوە، ئێمەش نەجاتمانە بێ ئەوانش نەجاتیانە بێت. داوایان لەکەین بە زووترین کار بۆمان بکەن. ئیتر قابلی قبوڵ نییە چەند ساڵە تا ئێستا و توانامان نەماوە، بەڕاستی سەبریشمان نەماوە، پیر بووین هەمومان تەواو، یعنی کۆتاییمان پیات و داواکەن هیچ نەبێنەوەکانمان سوودمان بن لەم مافەی فەوتاوی ئێمە. کۆی زیندانیانی سیاسی و ئەوانەی بەرشاڵاوی بە ناوەنفال کەوتن لە هەڵەبجە 2500 کەس بوون. 52 کەسیان لە زیندانی نوگرە سەلمان گیانیان لەدەستداوە و تا ئێستا ڕووفاتەکانیان لە ژێر خاکی ناوچەکە ماوەتەوە. لە کۆی ئەو ژمارەیەش تەنیا 57 کەسیان موچەیانەیە. داوا دەکەن چیتر خەونی بەدەزێنانی مافەکانیان نەکەن بە سەرابێک و هیوای 37 ساڵی ڕابردوویان لە موچە و ئیمتیازاتی مادی و معنەوی بەدی بێت. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.